بە مەبەستی کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی گوندەکانی باشووری کەرکووک هێزەکانی پێشمەرگا بە هاوکاری فڕۆکەکانی هاوپەیمانان هێرشیان کردە سەر چەکدارانی دەوڵەتی بەناو ئیسلامی و 4 گوند و چەند دۆڵێکیان کۆنتڕۆڵ کردەوە. پلانەکەی پێشمەرگا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانی دەوروبەری قەزای داقوق بوو توانرا گوندەکانی عوزەیریە و عەطشانە و حاجی حسێن و مڕە و ناوچەکانی سکەی ختار و تەل ئەحمەد و دۆڵی عوزەیریە و دۆڵی بەشیر و سەرشاخی گەورە و بچوو کۆنتڕۆڵ بکاتەوە کە ئەم گوندانە شوێنی استراتیژی بوون بۆ چەکدارانی داعش و تەنها چەند خولەکێک دوور بوون لە قەزای داقوقەوە. هۆکاری تاخیربوونەوە کە عبووە زۆر بوو دەڕۆن لە بۆ منتیقەی ڕەشاد و ئەولاوم گوندانەی لای خۆیان یاندەک مەجموعەی ترماینە لەوێندەرەکە لەو ئەو لای دەڕۆن. پلانەکەمان جارێ ئەو سێ چار گوندیە دۆ چاوەڕێی سەر و خۆمان دەکەین سەری خۆمان سبر یارەکمان بکەم ئەمەش تەنفیزی دەکەین. هاوکات لەگەڵ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گوندانە شەڕ و ڕوبەڕووبوونەوەیکی قورس لە گوندی بەشیر ڕوویدا کە هێزانەکان وەک پلانێک بۆ سەرقاڵکردنی چەکدارانی داعش هێرشیان کردە سەر گوندی بەشیر بەڵام نەتواندرا کۆنتڕۆڵ بکرێتەوە. عەمید سەرحەد قادر بەڕێوەبەری پۆلیسی قەزاوناحیەکانی کەرکووک کە بەشدار بوو لە هێرشەکەدا ئاماژەی بۆدا ئەوان پلانی کۆنتڕۆڵکردنەوەی بەشیریان نەبووە هێرشەکەشیان تەنها بۆ سەرقاڵکردنی داعش بووە تا لەو گوندەوە هێزی پاڵپشتی نەنێردرێ بۆ گوندەکانی تر. ئێمە وەکو پێشمەرگەی کوردستان هێرشمان کرد حالێن لەبەر بەشیرە یعنی تقریبا هەر 100 مەترێکمان بینە ئەوەی جا خۆتان نەبینن شەڕ و پێکادان بەردەوامە ئەوان لە جیهازەکانیە کە تێکەڵاوی جیهازەکانی ئێمە بن چاوەڕێ ئەوەکەن بڵێن ئێمە ئیستیحامەکەن زیاتر جیهازەکانی ئێمە تێکەڵایانە بێ ئەوان ئەڵێن چەکی قورس هات بەڕم درعات بەڕە ڕوومان هەمەرەکان تەقێنەوە هەمەرەکیان تەقانەوە هەمەرەکانیش نەبوو ئێمە هات پشت باخوا بەرە پێشەوە. بەوتەی فەرماندەکانی پێشمەرگا هەرچەندە لە گوندەکانی عوزەیریە و عەطشانە و حاجی حسێن و مڕە چەکدارانی داعش نەیانتوانیوە بەرگری بکەن و هەڵاتون بەڵام بەهۆی بۆمبی چێنراوەوە ژمارەی پێشمەرگە شەهید و بریندار بوون. هەرچەندە هێزەکانی پێشمەرگا ئاماری فەرمیان بڵاو نەکردەوە بەڵام بەپێی زانیاریەکان 4 پێشمەرگە شەهید بوون و ژمارەیەکی تریش بریندار بوون. ڕۆکان جاڤێنارتی باشووری کەرکووک.